بیسەری ڕوودا و سلااوان لێ بێ دیارە دوای ڕووداوی تەقەکردن لە 2 مامۆستا لە 28 2022 کەسێک لە نێو ئەو ڕووداوەدا کە پاسەوان بۆ پاسەوانی مەدەنی بووە بە برینداری ڕزگاری دەبێت و دواتر دەبرێتە نەخۆشخانەوە. ئێستا لە ماڵەوەیە کاک عادل ئێستا سوپاس بخوا تەندروستی باشە. کاک عادل سوپاس بخوا تەندروستیتان باشە و پیرۆزبایی جژنیشتان لێ یەکەم پێمان بڵێن ئەو ڕووداوەی کە ڕوویدا لە نێو زانکۆی سەلاحەدین و بەردەم کۆلێژی یاسا چۆنی بوو. حەزەکەم ڕووداوەکە لە زاری خۆتەوە ببیسم دوایەوە کە شکر بۆ خوا تەندروستیتان باشە. زۆر سپاس بەخێر بێن. پێشی جەژنە پیرۆزە لەنگۆ و لە هەموو مسلمانانی جیهان دەکەم لە کوردستان بە تایبەتی بەڕاستیەوە ڕووداوە زۆر ڕووداوێکی ناخۆش بوو. دکتۆر کاوانە کە ئەمە نێزیک بیلەکنی ئەمن لە ژووری خۆم بووم داوام دەستی پێکرد چوومە لای پرزگەی دەرکەم کرد و فەرمانبەرەکان هەندێکیان هاتبوون هەندێکیان لە دەرەوە نیشتە نەگەیشت بوونا لای پرزگەی دوور بوون لە گەراجەکەی بوون. ئەمن کە گەیشت بۆ غرفەی خۆم تەوا 8:05 دقە بوو چوومە غرفەی خۆم. پاش 8 تقریبا 6-7 دقەی پێچوو. پاش ئەو 6-7 دقەیە دەنجی تەقەی هات نازانم چەند دقە لە 10 و 15 لە 8 چارێک لە 10 دقە و چارێک بوو. دەنجی 3 تەقەی هات یەکەم جار کە 3 تەقە هات هەستامەوە لە غرفەی خۆ ژووری خۆمی پاسەوانن مەدەنی هەستامەوە دەنجی دوی دیکەش لە دووی هات غارمدا دەرێ کەس لەوێ نەبوو بەس تەنها دکتۆر کاوان لە پێش دەرکەی ژووری خۆی بوو لەو سەر ئەمیش لەو سەر بوو یەک ممەڕە لەوێ ئەمن گەیشتمە پرزگەی دکتۆر کاوان بەڕووی منەوە هات چاوی بە من کەت غاریدا گوتی لە هاوارم وەرن ئەمنیان کوشتم تەنها ئەوەندە وشەی من گوێم لێ کام گەیشت بە ویستم کوژەکەش لەویا بوو ئەو کاتێکە دکتۆر کاوان هاواری نەخێر کوژەکە بزر بوو وەم زانی دەرچووە بەس مەزانە گەڕا بۆ ناو لای کولی ممەڕشکە هەیە ئەو هادەڕوە بەو ڕێیدا ڕۆیشت بوو خۆی لەوێ مات کرد بووە پێشتر ینی ڕۆیشت بوو ئالاسەس وەی زانی دەردەچی لەو لای نەیزانی دەرکە قەپاتە لەو لای گەڕابەوە. ئەمن کە گەیشت بە دکتۆری ینی نێزیک بووم بخۆم فەقەراتم ێ زۆر نەوێرم بیگرم گوتم ئێستا دەیگرم چی لێ بکەم ڕایگرم بە تەنێ پێم ڕناگیری بەر ببییتەوە منیش لەگەری بەردەمەوە بیگرم باشترە بابەر نەبییتەوە کابرات لە پشت ڕاگەیشتەوە سەرمان دووبارە زانی تەواو دەبووە خۆی بە دەمانچەکەیەوە دەبانچەکەی برند کرد ئەمن لۆی چوو کە لۆی چوم دەستەکانم لۆی ئەوها کردە بەڕاستی ئام کرد گوتم کوڕە لی نەدەی گوتم لی نەدەی بەسە هەر ئەوەندە سێ وشەم گوتم کوڕە ڕاوەستە لی نەدەی بەسە هەر ئەوەندە گولەچکەی لێدا نازانم ئاوڕم نەداوت من لۆی چوومە پێش زیاتر گولەکی لە من داواز دەستی ئەوها برند کرد بوو لەو کاتەیە گولەیەکیدا بە دکتۆر کاوان یەکەم دواتریش گولەیشی بە تۆ گولەکی بە منەوە نەبە سینگ بکات تا لەسەر حوزم ڕاوەستا ئێستا دەردەچووە پاشنجی دیسە گولەچکەی لێ داوا لە جامخانە ئەوانە ینی لی داوە دیسە هەتا گولەکانی تەواو بوو نازانم یەکەی دوو ماگا لێ بوو یەکی بە من کرد کە بە بکرد نازانم چ دیکە یەکەچکەی تەقان لە دوو من لە جامخانەی لە پشت جامخانەی لیسا لی داوە دکتۆر کاوان هەستا بوو ینی جارێک ویستی بەر ببییتەوە هەستاوە دکتۆر کاوان بە گولەوە هێشتا مابوو بەڵێ مابوو نارم بە پێی خۆی هات دوو جاریش ئەوها سوورانیە ینی هەتا وەکو تەوازنی تێک چوو بوو ینی ئەوهای لێ هات چۆ ئەو لای هاتەوە ئەو لاش خۆیدا لە پەنای جامخانەکەی گەیشتە ئەو ڕاستی لە پشت جامخانەش هەلەیدا حتا ڕۆشتۆ دەرەوە گولەی ئەمنیش لە دووی دەچوو ئەویش دەکشاوە و تەقەی کرد ئەوەندەم دیت کە گولەی پێنەما ڕست لە دوی غارمدا بە برینداری دەستم بێرەوە گرت و بکەت بە دوی کەکەت بە دوی ڕۆیشت زانی گولەی پێنەما گولە دقەی ناکە کە چروک دەکات تەواو دەبی کە زانیم گولەی پێنەما کەت بە دوی زانیم گوتم ناچارم تازە لی دایمە منیش دەبی دیفاع لە خۆم بکەم وایانە ئەگەر نەکەت بامە دوی گوتم مەجای دەبی یەدەجی بگۆڕی دوایە دەمکوژیت هەرنا لۆی بچم باشتر بە برینداریش بخۆم بە سەدادەم خەڵکیش دەگاتی مۆزەفەکان فەرمانبەرەکان دەکەنێ ئەگەوانی لە دەرەوەنە وڵا کە گەیشت ئەمن لە دوی چوومە تا تقریبا نزیکی 10-15 مەتری دیکە لە دوی ڕۆیشتم تااقتم نەما نەوێرام چیت کە بچم گوتم ئەو بە پێشە من کەتیە دوایە بگەڕێتەوە یەدەجی بگۆڕیوە یاننا بەس دەبی فکری وی بکەیت و کە کابرا ئینسان دەوانسێ پێ بێدەجی ئەحتیاتی خۆشیار دەکات بەس کە گەڕامەوە هیچ کە تااقتم نەمەن دکتۆر تا ئاورم داوە دکتۆر بەر بۆ لە جێ خۆی کەتە خوار
کە کەتە خوارد جارێک کەتە خوارێ هەستاوە ینی بەخۆی هەستاوە پێشتر ئەو جە دوای لێداوە گە هەر نەستابەوە احتیممالی هەیە وازی لێ نابە بەس دکتۆر باوەی خۆی هەستاوە نەیزانانی ئەوش دەگەڕێتەوە بەس دووبارە گەڕامەوە وڵا لەو کاتەی ئەمنیش تااقتم نەما گەڕامەوە لای پرزگەی نەمتوانی بگەڕم و لای پرزگە کە گەڕامەوە دەستم بەبرینەوە گرت و ڕاست بەربوومەوە سەبر سەبرە خۆم بە عردیدا گوتم هەتا بەخۆم بەرنەبوویمە سەریشم نشکە یان دەستە کشتەکم برینەکەشم ئازاری زیاتر بوو شکر تەندروستیتان باشە ئێستا بڕێک باشم بەس ئەو لاقێم لێ هاتووە ئەو گولێ بەرچۆت کەوتووە و کوێی بڕیوە چی لێ هاتووە لاقەت ئەلێرە لەسەر ئەلێرێ برینەکە گەردەگرێت دشکەمەوە برینەکەم ئەلێرە لی دامە ئەوها لاونی وچکو دەستی برند کرد ئەلێرە چوتە لە سە حوزم ڕاوستایە شعکە لە پشتەتووە لە سە حوزم ڕاوستایە ئەو ڕانەی گرتیمە دەماری ڕانی گرتیە ئەو لاقم ئاردی دەگری و ناگری ینی ناتوانم دەتوانم داینێم شەکان چیت پێڵەن یا ئەو ماوەی کە لە نەخۆشخانە بووی چیان پێوتی لە ڕاضە لە 3 مانگ هەتا 6 مانگ دەبێ ڕاضی پێ بکە ئەو وەختی دەزانین ئایا نەزاحەتی دەینی و ینی لاقەکەت ینی ئەو سڕێاتە 24 ساعت ئەو لاقم بەژانە ئێش ئەنی ئێشی هەیە سڕە لە چۆک ناوسکت چ زەرێکی داوە سێری خەڵۆکی بڕیمە یەکەچیان وەکو تقریر نازانم جێم لێ بۆ دەرێ یەکەچیان فڕدایە پارچەکانی دیشان بڕیە و لێکیان داینەوە ئەو جوانی کات بە تێخی بڕیتی نەک بە ڕاستڕاست کون بکە ئەنیکە ئەو زیادانەیە ئەو زە نازانم دکتۆر دەزانن چەند زیادیان بڕیە بڵێ نان و خواردنوشتیشت پێ بەس شۆربا و نیسکتەوە هەتا ئێستا هیچ خوارد دەکەم نەخواردیەوە 12 ڕۆژە ڕۆژە ئەو 3 ڕۆژانەی شۆرباوم خواردیە 8 ڕۆژ هیچ نەنان ئەو بەس لە مەخەزیە حقەتەن زۆر سپاسی دکتۆرەکان دەکەم سپاسی هەموو دەستگای حکومیش دەکەم ئەوانی کە سەردانیان کردم لە هەرسێ سەرۆکاتی هەرێم و حکوومەت و پەرلەمان و ئەوانی کە برادەرەکانی خۆمن ئەوانی کە لە حکوومەتی وهاتینەوەوانی مستە شاری سەرۆکی هەرێمیش بەڕاستی یەکەم لە حەزە گەیشتە کنم دلشاد شەهاب و پارێزگاری هەولێر و سەرۆکی زانکۆ و بەڕێوبەری سەحا و زۆربیان ینی هاتن ئایدن معڕۆف بەڕاستی ئەویش هات دەستان خۆش بێت ساغ و سەلامت بن تەندروستیتان ئینشەڵا باشتر بیت ئینشەڵا باشتر دەبێت بینەر و بیسەری ڕووداوەی کە گوێبیست بوون دیوێکی تری ئەو ڕووداوە کارەسات بارە بوو کە قوتابێک لە 28 شەشی 2022 لە مانجرا بردو توانی یان بۆ هۆکاری کوشتنی 2 مامۆستا بە هۆکاریەوەی کە لە ساڵی 2009 چێشەیەک ڕوویدا بوو لە نێوان خێزانی یەکێک لەو مامۆستایانە سوپاس بۆەوەی کە ئەو دوو برادێ فەرمانبەرەی خۆم دەکەم ئەوەی کامنیان گات دەخستەخانەی کاک خدر و کاک لەشکری یەکەم لە حەزە گەشت دەسە سرم ئەمنیانگان مێ ئەوانی دیکەشەوانی هەموو فەرمانبەرەکانی کۆلیژەکەمان و هەموو ڕاگرەکان زۆر ئەو ڕاگرانی کە سەردانیان کردم ڕاگری کۆلیژی یاسا ئەو بریم سیاسە جێگرەکان و دکتۆرەکانی خۆم و فەرمانبەرەکان و هەموو مامۆستایەکان تێکڕا خزم و کەسەکانیشم و برادەر و دۆست و دەکانیشم مەمنونی هەمویانم دەگەڕێمەوە لە خزمەت تاین بینەر و بیسەر ڕوودا و دەگەڕێمەوە سودەکانی تۆڕی میدیای ڕوودا و لە هەولێر.